میوانانی خۆشەویست، بەرپرسانی حزبی و حکومی، بنەماڵەی شەهیدی قارەمان و تێکۆشەر شەهید شێخ عەلی قەڵبەزە، میوانانمان لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستانەوە، هەموو لایەکتان بەخێر بێن. بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکە خۆشحاڵ و شادومانین کە ئەمڕۆ لە حزوورێوە داوەستاوین بۆ یادکردنەوەی یەکێک لە تێکۆشەر و فەرماندە و کەسە بە ئەمەکەکانی ئەم وڵاتە کە بە گیانفیدایی خۆی بە بەخشینی خوێنی خۆی سەلماندی کەنەوەیەکی بە ئەمەک و بە وەفای ئەم خاک و ئاوەیە. بەڕێزان، لە مێژووی دوور و نزیکی هەموو گەل و وڵاتێکە کۆمەڵێ مرۆڤی بە ئەمەک هەن کە بە گفتار و بە ڕەفتار و بە کرداریان ڕۆڵیانە بێ لە بەرەو پێشچوونی ئەو گەل و نەتەوەیە و بە تێکۆشان و خەباتیان ڕۆڵیانە بێ لە بە زیندوی هێشتنەوەی شوناسی ئەو نەتەوەیە کە ئەگەر سەیرێکی لاپەڕەکانی مێژوو بکەینێمەوە کورد ئەکرێ پشکی شێرمان لە شانازیکردن لەم بوارەیە بەرکەوێ لە بەخشینی خوێنی ڕۆڵەکانمان هەم لە بەرەو پێشچوونی زانست و ڕۆشنبیری و زانیاری و لە هەم بە زیندوی هێشتنەوەی دۆزەڕەواکەمان وەکو کورد لەسەر ئەم خاک و ئاوە. بەڕێزان، لەم سۆنگەیەوە ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە هەوڵمان داوە هەمیشە پیاوە گەورەکانی خۆمان، ژنە گەورەکانی خۆمان، ئەوانەی لە مێژوودا خوێنی خۆیان بەخشی بۆ ئەوەی ئێمە ئێستا لێرە بە ئازادی لە بەردەمێوە دابۆستین لەبیر نەکەین لەو ڕێگەیەشەوە و بە چەندین کەناڵی جۆرا و جۆر هەوڵمان داوە کە یاد و وەفایان لەبیر نەکەین و هەمیشە بە زیندوی بێڵینەوە. بەڕێزانێ وازانن لە دوای سەدەی 19ەوە کەم گەلوونەتەوە هەیە لە ناوچەکەدا بەقەد ئێمە خوێنی بەخشی بێ، بەقەد ئێمە خەباتی کرد بێ بۆ ئەوەی بە زیندوی بمێنێتەوە و داوای ماف و ئازادیەکانی خۆی بکە. بەڵام بەداخەوە جێگای ئەسەفێکی گەورەیە کە لە 33 ساڵی ڕابردووی حکومڕانی ئێمەیە هەندێک تێبینی و سەرنج هەیە لە شێوازی ئیدارەدان و حکومڕانی و ململانی سیاسی لە نێوان حزبە سیاسیەکاندا کە بەداخەوە ئەمە وای کردووە هەندێک ئینتیمای نیشتیمانی و نەتەوەی بە تایبەتی لە ناو گەنجانە کاڵ بێتەوە. بەڵام ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لە دوای دروست بوونمانەوە لە ساڵی 2019ەوە هەموو هەوڵەکانمان چڕ کردوێتەوە بۆ ئەوەی کار لەسەر ئەم پرەنسیپە بکەین و وا بکەین ڕۆحی نەتەوایەتی و ئینتیمای نیشتیمانی بەهێزکەینەوە لە ناو هەمومانە، چونکە بەڕێزانێ وازانن حزب ئامڕازە و نیشتیمان و نەتەوە ئامانجە گەورەکەیە کە ئێمە بۆ ئامانجە باڵایانە دروست بووین و کارەکەین. هەر بۆیە لە ڕێگەی سێ کوچکەی دامەزراوەی جەمال ئەیفان، کۆمەڵگای پەروەردەی مارگرێت، دەستگای دامەزراوەی کەریمی عەلەکە هەموو هەوڵەکانمان لەم پێناوەدا چڕ کردوێتەوە. من سەرنجتان بۆ هەندێک لە کارەکانمان ڕاکێشم. لە کۆمەڵگای پەروەردەی مارگرێت کە کۆمەڵگایەکی پەروەردەیی نمونەیی ئازبەرزە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان، جگە لە ئاشناکردنی قوتابیەکانمان بە زانستی هاوچەرخ و پەروەردەی هاوچەرخ هەوڵیشمان داوە بە بنەمای نیشتیمانی و نەتەوەی لە ڕێگەی گرنگیدان بە بۆنە نیشتیمانیەکانەوە پەروەردەیان بکەین و لە تەنیشت فێربوونیان بە زانست و زانیاری هەوڵ بدەین ڕۆحی کوردایەتی و پاراستنی زمانی شیرینی کوردیان لە پێش هەموو شتێکەوە فێر بکەین. لە دامەزراوەی ڕۆشنبیری جەمال ئەیفان هەوڵمان داوە بەرهەمی نووسەرانی کورد و بەرهەمی وەرگێڕەکانمان لە زیندووترین زمانەکانی دنیاوە سەدان کتێب کە هەزارەها ناونیشانەکە چاپ بکەین کە بێگومان بەشێکی زۆر لەم کتێبانە
باسکردنە لە مێژووی کورد و قوربانیدان و هەموو ئەو کارە ساتانەی بەسەری هاتووە و دەرەنجامی سەرکەوتن و شکستەکانمان تا لەم ڕێگەیەوە ئێمە ڕابردوو بخوێنینەوە، ئێستا هەڵسەنگێنین داهاتوویەکی باش بنیاد بنین. لە دامەزراوەی کەریمی عەلەکەش لە ڕێگەی کارە خێرخوازیەکانمانەوە هەوڵمان داوە کارەکانمان بگەینە زۆرترین شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. هەر بۆ نمونە لە کاتی هاتنی ڤایرۆسی کۆرۆنادا ئێمە شارۆچکەی چەمچەماڵ و کەلارمان بە مادەی پاکەرەوە تەواوی کوچە و کۆڵانەکانیمان پاکردەوە. 2 ملیۆن دەمامکمان بەخشیە وەزارەتی پەروەردە تا سەلامەتی گیانی قوتابیەکانمان زامن بکەین. جیا لەوانە لە کاتی لافاوەکەی هەولێرا چەندین لۆری خۆراکمان گەیاندە زیان لێکەوتوانی ئەو لافاوە. لە نوێترین کاریشمانە لە گوندی گۆبتە پەتوانیمان تیمێکی خەواس بۆ دانیشتوانی گۆبتەپە ئەسکەر لە گەنجانی خۆبەخش دروست بکەین و لە وڵاتی سینەوە تەواوی پێداویستیەکانیان لە بەلەم و لە بتڵی ئۆکسجین و جلی مەلەوانیان بۆ دابین بکەین تا بتوانن لە کاتی خنکانی خەڵکی ئەو ناوچەیە یاخود ونبوونی تەرم سوودێکی زۆری لێوەربگرن. لە بواری ڕۆشنبیری شابە ڕێزان هەوڵمان داوە لە ڕێگەی پرۆژەی پۆستەری ناودارانی کورد کە 1000 پۆستەر بۆ 1 ملیۆن کەسایەتی کورد لە هەر 5 پارچەی کوردستان بە کوردستانی سووریشەوە دروست دەکەین و بێ بەرامبەرەی بەخشینە قوتابخانە و خوێندنگا و ناوەندەکانی خوێندن تا لەو ڕێگەیەوە نەوەی نوێ گەنجانی نوێمان پیاوە گەورەکانی خۆمان لە مێژووە بناسن، تێکۆشەر و قارەمان و ئەدیب و ڕۆشنبیرەکانمان بناسن. لە پاڵ پرۆژەی پۆستەری ناودارانی کورد پەیکەریشمان بۆ چەندین ئەدیب و نووسەر و شاعیر و تێکۆشەر کردووە. جا لەمە پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی 100,000 کتێب کە بۆ هەر قوتابخانەیەک 100 کتێب و کتێبخانەیەکەکەینە دیاری. بەڕێزان هەموو وتنی ئەم کارانە بۆ ستایش و دەستخۆشی نین. ئەمە ئەرکی ئەخلاقی و نەتەوەیی و نیشتیمانی ئێمەیە تا لەم ڕێگەیەوە بتوانین نەوەی نوێ بە نەوەکانی پێشتر ئاشناکەین. بەو هەموو قارەمان و تێکۆشەر و شەهیدە و لەم ڕێگەیەوە لە ئاستی ڕۆشنبیریان بەرز بکەینەوە هەوڵ بدەین ڕابردوو لەبیر نەکەین، چونکە پێمان وایە هەرگەلێک ڕابردووی خۆی بەباشی نەخوێنێتەوە ناتوانێت لە ئێستا تێبگات و هەنگاو بۆ داهاتوو بنێ. بێگومان هەموو ئەم کارانەشمان لەژێر ڕێنمایی و ڕاستپاردەی کەسایەتی نیشتیمانی و نەتەوەیی زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵایە. ئێمە ئەمڕۆ لێرە یادی شەهید و فەرماندە و یەکێ لە نەوە بە ئەمەکەکانی خۆمانەکەینەوە بۆ ئەوەی جارێکی کە بە هەموو لایەک بڵین ئێمە شەهیدەکانی خۆمان لەبیر ناکەین. سەرشۆڕی بۆ دوشمنان و داگیرکەرانی کوردستان نیشتیمان هەر ئاوەدان بێ و ئێوەی بەڕێزیش بەخێر بێن سەرسەر و سەرچاومان.